سلێمانپور شارەزای کاروباری ئێران لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک فەرهاد زۆر بەخێربێی. کێشەکە لەکوێدا؟ ئەمە کێشەیەکی ئابووریە یان کێشەکە گەندەڵیە خراپی بەڕێوەبردنە؟ لە ڕاستیە ئەمەی کە ئێستا ئێران گەیشتووەتە ئێستا لە ڕووی وزەوە دابینکردنی وزەوە کێشەکە بە تایبەتی 5 ساڵ لەمە و پێش بەردەوام وتراوە ئەگەر ئەم شێوازە سیاسەتەی کە لە وزا هەیە بگیرێتە بەر کێشەکان قوڵترە بێتەوە. سیاسەتەکە بۆ هەڵەیە؟ سیاسەتەکە هەڵەیە لەبەر ئەوەی کە بەهۆی سزاکانەوە ئەم کەرتە کەس وەبەرهێنانی تیان ناکات. شەریکاتی دەرەوە کە دەبێ وەبەرهێنان بکەن لەبەر خاتر سزاکان و لەبەر ڕێکخراوی FATF ناتوانن بێنە ئەو بوارە وەبەرهێنان بکەن و کەرەستە و ئامێر و تەکنۆلۆژیای ئەم بوارە ئەوەندە لە پاشە تەنانەت هەر بۆ خۆی ئەم لە پاشبوونەوەی کردووە بە پێی بڵێم وەزارەتی وزەی ئێران 13 وزەی ئێران کارەبا بەر لەوەی بگاتە دەست هاوڵاتی ئێرانی بە فیرۆ بچێت کە ئەمە یەکجار زۆرە. دواتریش پێم ئەم ئەرزم کردی کە لە کارکەوتن و دواتریش وەبەرهێنان نەکردن لەم بوارە وای کردووە ئەم کەرتە تا بێ بچووکتر بێتەوە. باشە کاک فەرهاد ببوورە ئەو وەبەرهێنانانەشی کە لە 4 ساڵی ڕابردووە 3 ساڵی ڕابردووە کە بۆ خۆیان دایان نابوو بیکەن لە 3 بەش 1 بەشیشی بەدی نەهاتوە، یعنی بەجێ نەهێنراوە. خۆیان لە ڕووی پارەوە دەستیان کورتە ناتوان وەبەرهێنان بکەن و شەریکاتی دەرەوەش بەهۆی سزاکان و FATF ناتوان بێن. باشە کاک فەرهادیانی ئێستا باز لەوە دەکرێت من ئەوەندەی کە سێرچم بۆ کرد و بینیم دەڵێت کە 20,000 مێگاوات کارەبا نەقسی هەیە لە ئێران. هەمە باشە ئێران خۆی گاز دەنێرێ بۆ عێراق کە بۆ بەرهەمێنانی کارەبا بەکاری بێنێت. ئەی بۆ لەناو خۆدا بەگەڕی ناخەن بۆ کورتکردنەوەی کارەبا؟ کێشەکە ئەوەی لە ڕووی گازیشەوە تووشی کێشە بووە، تەنانەت لە ڕووی بنزینیشەوە هەر تەنیا کردی ئەوەی کارەبای نەگرتوێتەوە. ئێستا بۆ نمونە بۆ گازیش کورتهێنانی هەیە بە هەمان شێوە ئەویش شەریکاتی بەرهەمهێنانی گازی تووشی کێشە بووە، تەنانەت وا پێشبینی ئەکرێت بگەڕێتەوە بۆ ئەرمەنستان کە پێشتر لە ئەوەیەوە هەناردەیە کرد ڕوو بکاتەوە ئەرمەنستان ئەمساڵ بڕێک بڵێم هاوردە بکات ببوورم وتم هەناردە هاوردەی گاز لەوێەوە بکات. گاز توانای ئەوەی نییە کە ئەو پێداویستیە زۆرەی بە کارەبا پڕ بکاتەوە. ساڵانە 105 بە بەکارهێنانی کارەبا زیادە بێت کە ئەمە لە هەموو وڵاتێکا سروشتیە ئەو نەیتوانیوە ساڵ لەگەڵ ساڵ ئەم وەبەرهێنانە بکات و ئەو پێویستیە پڕ بکاتەوە. باشە کاک فەرهادیانی کەمکردنەوەی کارەبا کەمبوونەوەی کارەبا تەنها ئەوەندەیە کە ئێمە دەڵێن بۆ نمونە قوتابخانەکان داخراون یا هاوڵاتیان بێکارەبان یاخود لە ڕووی ئابووریشەوە زیانی هەیە بۆ ئەو وڵات؟ لە ڕووی ئابووریەوە زیانێکی زۆری هەیە بەپێی خەملاندنی خۆیان و چەند ئابووری ناسێک لە ئێرانە ڕۆژانە نزیکەی 60 میلیۆن تا 65 میلیۆن دلار زەرەر ئەدات لە سەرپاکی ئابووری ئێران. جا ئەمە چییە کات؟ زۆر شەریکاتی گەورە مامناوەند و بچووکیش ئەمە وای کردووە کە تێچوونەکانیان بەرێتە سەرەوە. زۆر شارێکی پیشەسازی هەیە وای کردووە کە کارەکانیان ئەوە بێت ڕابگیرێت. ئەم زەرەرە بە شێوازێکە ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت تەنانەت کاریگەری لەسەر ئەوواکات، کاریگەری لەسەر هەڵاوسانی شەکات لەبەرەوەی کەرەستەی ئاسنگ پۆڵا کەرەستەی خانوبەرە هەموو ئەمانە تەنانەت هی دەواجن هی گۆشت و هی هەموو ئەمانە گرانەکەوێت لەسەر هاوڵاتی. دوای ئەوەش ئەگەر بێت و پێ بەپێ ئەمانە وەبەرهێنان نەکرێت قەیرانەکە قوڵترە بێتەوە ناچارە بێت چی بکات؟ دیسان پارە لە چاپدات ڕوو بکاتەوە پارە لە چاپدات کورتهێنانی بوجەی زیادە بێت هەڵاوسان زیادە بێت. یعنی ئەمە هەمووی بەهۆی چیەوەیە؟ بەهۆی ئەم کەمبوونی سوتەمەنیەیە لە هەر سێ بوارەکە کارەبا و گاز و بنزین کەوا ئەکات کاریگەری لەسەرەوەندا بنێت. باشە کاک فەرهادیانی ئێران وڵاتێکی بەرەمهێنە وەک زیاتر لەوەی وڵاتێکی بەکاربەر بێت. دەکرێت دەسەڵاتدارانی ئێران کەم تەرخەم بن لە پرسێکی گرنگی وەکو کارەبا چی وای کردووە؟ دەسەڵاتدارانی ئێران ئێستا کەوتنەتە ناو ململانەیەکەوە ئەو لەویەتەکە زیاتر بۆیان ئەو ململانەی ناوچەیە سیاسیە کە هەیە. ئێستا بۆ نمونە لەم 4 ساڵەی ئیدارەی بایدەنا کە دەستیانی ئاوەڵا کرد و نەوت بنێرن بۆ دەرەوە
نەوتێکی زۆریان هەناردە کرد داهاتیشیانە بوو بەڵام لە جیاتیەوەی ئەو داهاتە بێنن لە ناوخۆی ئێرانەوە بەرهێنانی پێ بکەن هەمووی کەوتووەتە دەست سپای پاسداران و بۆ کاری ناوچەکە بۆ کاری بەرگری بۆ کاری شەبکاتی خۆیان لە ناوچەکە بەکارهێنێ هیچ پارەیەکیان بۆ نامێنێتەوە کە بێن لەو بوارانەوە بەرهێنانی بکەن تەنانەت لە بودجەی ساڵی داهاتووشە 147 ئەو پارەی کە لە نەوت و گازەوە بەدەستێت بۆ هی بەرگری دانراوە یعنی ڕێژەکەی ئەوەندە 4 قات بردویانەتە سەرەوە پارەیەک نامێنێتەوە بۆ ئەوەی لەو بوارانە خەرجی بکەن ئەگەر بێت و ئەوەیەکی بنەڕەتی نەکەن لە خۆیانە گۆڕانکاریەکی بنەڕەتی کە ئەوە زۆر مەحاڵە کێشەکانی ئابووری هەتا بێ زیاتر و کەڵەکەتر ئەم گۆڕانکاریە بنەڕەتیە چۆن دەکرێت چارەسەری ئەم کورتێنانە لە کارەبا و لە هەڵاوسان و لە قەیرانە ئابوووریەکانی ئێران ئەم گۆڕانکاریە بۆ شێوازەیە کرێت کە ئەوان دەست لە ناوچەکە هەڵبگرن لەگەڵ ئوروپا و بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل بسازن کە زۆر مەحاڵە ئەم شتانە و دوای یعنی دەچێت بڵێ ئەمە کاریگەری سزاکانی سەر ئێرانە بەڵێ سزاکانی سەر نەوت هەڵبگیرێت داهات زۆر بێت بۆیان داهات بە ئاسانی داهاتی نەوت بە ئاسانی بگەڕێتەوە ناو وڵاتەکەیان و بە شێوازێکی ئاسایی ئەو جارەوان بتوان لەو بوارانە خەرجی بکەن تا ئەمە بەم شێوازە نەبێت کێشەکانی وزە و هەر سەرجەم ئابووری هەتا بێ کەڵەکەترە بێت ساڵانێکی زۆرە بەهۆی ینی بەرهمێنانی وزەیە تۆمەوە ئەم گەمارویانە خراونەتە سەر ئێران هەتا ئێستا تەسلیم نەبووە هەرچەندە دۆخینە و خۆی ئێران هەمومان دەزانین کە لە چ قەیرانێکدایە لە تەواوی ڕووەکانەوە پێتان وایە ئێران تاکەی بەرگە دەگرێت بەرگەگرتنی ئێران لە ڕاستیا ترسی ئەوەی هەیە بۆ خۆی توانیوێتی خەڵک کۆنتترۆل بکە لەوە سەرکەوتوو بووە لەم بوارە سەرکەوتووە توانیوێتی خەڵک کۆنتترۆل بکات بەڵام ئەوەی تر ئەگەڕێتەوە سەر ئەوە کە سیاسەتی ئیسرائیل و سیاسەتی ترامپ کە نزیکەی مانگێکی دیکاوە هادێتە سەر دەسەڵات تا چەند تند ئەبێ لەگەڵ ئێرانە ئەگەر بتوانن بەرگەی ئەوە سیاستانە بگرن دەتوان دەوام بێنن بەڵام نە وەکوونە زەحمەتە زۆر سپاس دەکەم بەڕێز فەرهاد سلێمانپور شارەزای کاروباری ئێران زۆر بەخێر بێت دەستخۆش.